خوای پەروەردگار ئەم پەیامەی خۆی ئەم قورئانەی خۆی بە چەندین شێوە وەسف کردووە. شوێن هەیە لە قورئانە وەسفی کردو بە تایبەت ئایەتێک یا سوورەتێک. ئەم سوورەتشی طبعا بە تایبەتی هەر باس کردووە. پێغەمبەری خوش عەلەیهی سڵات وسلام بە هەمان شێوە وەسفی سوورەتانێکی کردووە یا ئایەتێکی کردووە وەکو ئایەتەل کورسی، یان باسی ئەم سوورەتشی بە هەمان شێوە کردو. بۆ نمونە لە سوورەتی لە لای بوخاری ژمارە 4720 دەربارەی فاتحە ئەفەرمێ ئەعظەم سوورەة في القورآن، مەزنترین سوورەت لە قورئانە سوورەت فاتحەیە. ئەمە حەدیثی بوخاری. لە مسلمە ژمارە 811 ئەفەرمێ قل هو الله أحد تعدل ثلث القرآن. سوورەتی قل هو الله أحد إخلاص وەکو یەک لە سەر سێی قورئان وایە، سێیەکی قورئانە. هەروەها لە ترمذیە 2902 ئەفەرمێ قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس لم ير مثلهن قط. هیچ وەکو ئەم دوو سوورەتە نەبینراون. هەروەها لە فتح الباریە ئیمام ابن حەجەری عەسقەلانی ڕەحمەتی خوای لێبێ شارحی بوخاری حديثي بجمارة 4723 هناوتو كأفرمه من قرأ بالآيتين من آخر سورة البقرة في ليلة كفتاه. هركس أودو آياتي سورة بقرة بخوين للشواء أودو سورة بسين بو أويك خواي قوربي كابا معي باراستني. لصحيح مسلمة لجمارة 2119 بيغمر إخوة عليه الصلاة والسلام فرمه إن الشيطان ينفر من البيت الذي تقرأ فيه سورة البقرة. شيطان لو ما على الرأك كسورة بقرة يا أخي أندرا بزانا كان قوريا لو اختي تريشا وشويني تريشا باسكا كسورة بقرة وكو شورايا وكو ديوارة بدوري مالك بيخوان وخمي جني شد نبي. هروها بيغمر إخوة عليه الصلاة والسلام لحديث صحيح أبو داود كهزار 406 فرمي وأن أعظم آية في كتاب الله هي آية الكرسي. گەورەترین ئاەتێک لە قورئانە هەیە لە کتێبی خوای گەورەیە ئاەتەل کورسێکەیە. لەمەشەوە بۆمان دەرەکەوە کە ئەو وەسفەی دەربارەی سوورەتی کەهفیش کردوێتی کە دوای دێمە سەر حەدیثەکان ئەوەش دیارە مەدحی ئەم سوورەتەیە کە ئەوەندە فەزلی هەیە. فەزلی ئەم سوورەتە لە حەدیثە صحیحەکانی پێغەمبەری خوای عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمێ من قرأ سورة الكهف في يوم الجمعة أضاء له من النور ما بين الجمعتين. هر کس سورتی کهف بخوێنێ خوای پەروەردگار نوری خۆی پێ ئەبەخشێ لە نێوانی ئەو دوو جمعەیە کە ئەڕوا کە ئیخوێنێ لەو بینێ. بەڕای کوڕی عازب خوا لێ ڕازی بێ ئەجێڕێتەوە کە کابرایەک قرأ رجل الكهف وفي الدار الدابة فجعلت تنفر. کابرایەک لە ماڵەوە سوورەتی کەهفی ئەخوێند و ئێسترەکەشی بەستبەوە لەو لایەوە فسلم فإذا ضبابة أو سحابة غشيته فذكره للنبي صلى الله عليه وسلم. لو كاتي كنوجيا كريا أو سورتي أخوان هستي بيكرك وكو تمو مجيك يا وكو هوريك هات خواروا دورو بري خوي. أما يبو بيغمري خوي عليه الصلاة والسلام باسكر فرموي فقال اقرأ فقال فإنها السكينة نزلت للقرآن. أما سەکینەیەک بوو بە سەبەبی ئەوەی کە تۆ قورئانەکەت خوێندووە ئەویش هاتۆتە خوارەوە بەهۆی قورئان خوێندنەکەی تۆ کە سوورەتی کەهفی خوێندووە. حديثي تري صحيح مسلم أفرمي من حفظ 10 آيات من أول سورة الكهف عصم من فتنة الدجال. هر کەسێک دە ئاەتی سەرەتای سوورەتی کەهف بخوێنێ کەنارە درێ لە فیتنەی دجال ككرت بيلا ججال. للرواية ترى هاتو هر لمسلمة فرمي من آخر سورة الكهف دا آيات لسورتي كهف لأخيري وبخويني أبي بقلا وقل لي خو باراسني لفتني ججال.